بارێزان بڕوا بکەن دوێنێ حکوومەتی عێراق لە داخی پارتیەشتی هەستە لە کاتێکدا حکوومەتی هەرێم هەموو گیانی سەقەتە هیچ کارتەچی نییە دنیایەک فەڵتەی کەتە بەردەستی بەڵام هەر دەیەوێت وەکو کابرایەکی درۆستن درۆشی لێرە دەگری درۆشکە لێرە دەکاتن ینی کەسی درۆزن کەسی فێڵوا زۆر زەحمەتە چۆن یەک ئێستاکە یەکێک لەو کێشە گەورانەی کە دیسان دروستیان کردێک کاکە ئەما 150 میلیارد دینارەکەی دەدەین و نەوت تەسلیمی سۆمە دەکەین بەڵام یەک 40 میلیۆن دۆلاری ماگانەی کرێی بۆ ڕیمان دەوێت کۆمپانیا بۆ ڕێگەشی چییە هەر ئەوەیە کۆمپانیای کارە کۆمپانیان 40 میلیۆن دلار بۆمان دەوێت لەوە ئەوە حکوومەتی هەرێم وەخت خۆی هەر ئەوالانی لەگە دەستی خۆی کو ئێستاکە و کۆمپانیا هەلیەکان هەری مەسرور بارزانە بە ناوی کۆمپانیای ئاهلی دەیکاتن هەر حکوومەتە عەقدەکان ئەوەش هەمان شتیان کردیە ئەوە یەک دوو داوایان کردێ 150,000 بەرمیل نەوت بیاندرێت لۆ کاری ڕۆژانەی خەڵک چێ نەوت و بەنزین و گاز و نازام کاکە حکوومەتی عێراق گوتی کاکە ئەمە بە خۆمان دەکەین ئەمە ئەو ئیشەی دەکەین تێدەگەی و بە سەعری حکوومەتی عێراقیش 150 دینارە تەوزیع ئەکەین و نا دەوی بدەنەما و ئێمە بە سەعری 900 تەوزیع دەکەین ئیتر ڕازۆفدی حکوومەتی عێراق قەستا بوو لێشیان بێمنەتە لە دوسێ شدەیان بێمنێتە یەک لەو پەنجەی مەسعود بارزانی کە ئەوەندەی کردیە بەخوا دەهەندەمان عیب نەبی دەبەر بێمنەت نەبێ کورد کارتی نییە هیچی نییە هەمووی وەزعی خراپە ڕەوشی ئەوە دوو ئەو ئیستفزازەی مەسرور بارزانی لە ئەمریکا سێ ئەو تەنسیقیان لەگە بەحسەکان حکوومەتی عێراق زۆر لێمان بێمنەتە بودجەش وا بە بەسیتی ناداتن ئەگەر هەموو شتێکیان بەسەردا فەرز نەکاتن لە دنیای سیاسەت شوێ ڕحم نییە بازن لەو ناوەی ئەوانە ریسک بە حیاتی ئەو میلەتەی دەکەن ناچەمێنینەوە بەڵام میلەتیان وا چەماندەوە بەهەرحاڵ خاڵێکی کەش ئاوڕێیان تورکیا دەوری زۆر تەخریبی دەبینی لەو ڕێگری دەکات لەو ڕێککەوتنیان هەرێم و حکوومەتی مرکز حکوومەتی عێراق لەبەر ئەوەی لە فەوزا ئەمنی و وەزعی خراپی ئەوە تورکیا قازانزەکە دوو ئەوەی سۆمە بفرۆشێت تورکیا 120 قازانز ناکەوە ئەوەی حکوومەتی هەرێم بە هەر بەس ئەو هاالەوەکو دیتنەوە دەیداتێتن بۆیە تورکیاش دەورەشی زۆر خراپ دەبینێت لە بەرنێ وەزاری دەروی ئەمریکا دەرێت دەفی فەورەن پێک بێن ئەو دوولایەنە ئەگە نابڕوا بکە یعنی قسەی برادێک زۆر جوان بوو ئێستا وەرە قازی محەممەد و تێدەگەی هەتا مەلا مستەفای باوچیان ببە لەسەر کورسی شوێنی سوودانی و لە تەیف سامی دابنێ ئەوانە هەر دەیانێت دزیەکەی بکەن ئەوە خاڵک دوو هاوڕێیان تۆ سەیری چاواشەی وانە بکە بەو کۆمپانیا میدیا گەورانەی کردیا پێشا مەسعود هەڕەشێ کرد دوای گوتیان کۆبنەوەی پارتی کرد گوتیان دوای جەشن ئەگەنا مۆقیفوان دەبی دوای ئەوە گوتیان دادگای فدرالی کە لێیان نەچۆ سەر دوای گوتیان هەندە دادوەرەکان چوینە حەج دوای گوتیان سەرۆکی دادگا دەتوانیتن بڕیارەکەی بدە دوای مەسرور هات گوتی کاکە کۆبنەوەکی زۆر گرنگە و نازام چ دوای ئەوە گوتیان سێشەمە حکوومەتی عێراق کۆبنەوەی هەیە و بڕیاردە لە کاتێکە کە لە ماڵپەڕی حکوومەتی عێراق خەڵک سەیری کردی هیچ تێدا نەبووە بەس کات دەکوژن لەبەر ئەوەی دەیانەوێت زۆرترین دزی هەتا بتوانن دزی بکەن براڕۆ ئەوانە هیچ تااقەتی خۆپش ئەویان نییە نانەوێت موچەی خەڵک بدرێ و تا خەڵکیش بێدەنگبی ئاوە لێیان دەستە سەرێ